کە ئەمڕۆ 23 ڕۆژی جیهانی شانۆیە لە هەموو جیهانە ئەم ڕۆژە بە بەرزی ڕاگیرێت و پەیامی ساڵانەی خۆشی هەیە لە یەکێ لە شانۆکارەکانەوە کە ئەم پەیامە ئاراستەی هەموو شانۆکارانەکرێ. ئەی ئێمە لە هەرێمی کوردستان تا چەند ئەم ڕۆژە بە بەرزی ڕاگرین و شانۆکارەکانمان و ئەو هونەرمەندە خۆشەویستانە تا چەند لەم ڕۆژەیە جارێکی تر هەوڵ ئێن کە کۆمەڵێک کاری باش و پرۆژەی باشتر بخەنە بەردەست و بتوانن بیخەنە بواری جێبەجێکردنەوە، چونکە ئازین شانۆ هەر لە کۆنەوە لە سەردەمی یۆنانیەکانەوە مینبەرێک بۆ گەیاندنی ڕەخنەکان لە هەموو بوارە جیاوازەکانە و هەتا ئێستاش ئەو پەیامە جوانەی خۆی هەرماوە، چونکە هەمیشە وتومانە شانۆ ئەو ڕوبەڕووبوونەوەیە کە ئەتوانین کێشەکانی ناو کۆمەڵگا چارەسەر بکەین. گفتوگۆ لەسەرم بابەتاکەین تاوەکو بزین لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە شاری ڕۆشنبیری و شاری سلێمانی ئەم ڕۆژە تا چەند بە بەرزی ڕاگیرێ. ئەوش بە میوانداری زۆر بەڕێز کاک محەمەد مستەفا وەکو دەرهێنەر و خات و ساوەن خالید وەکو خانمیشی ئەکتەر کاردووشیان لێرن و دوو گەنجی زۆر ئەکتیڤن لە بواری شانۆیە. زۆر بەخێربێن، بەیانیتان باش. پیرۆزبایی ئەم ڕۆژەتان لێ یەکەم لە خۆم و لە ئێوەش ئەو پیرۆزبایی لە من کرد. زۆر سپاس. کاک محەمەد پێم خۆشە سەرەتا پەیامی خۆت بڵێ، چکە هەموو شانۆکارە حەزەکان لەم ڕۆژەیە شتێکی بۆ دڵی خۆی بڵێت. بێگومان خۆی ڕاستی وەکو شانۆکار زۆر تۆڕەی من ئەڵێم بەو پەڕی تووڕەیەوە بەو پەڕی خەمباریەوە ڕۆژی شانۆ پیرۆزەکەم لەبەرەوەی بەڕاستی ئەوەی کە من بە تایبەتی باسی شاری سلێمانیە کە مەقی شوێنێکی ترم نییە، چکە سلێمانی بە شاری شانۆ ناسراوە بەڕاستی زۆر پارایۆزکراوین و هیچ حسابێک نەبوو هونەرمەند نەبۆ شانۆ نەبۆ شانۆکار بۆ هیچ شتێک ناکرێ و هیوادارم من جاری پێشوو مازام 2 ساڵ لەمە پێش بوو هاتم لێرە لەگەڵ بەڕێستانە دانیشتم ئەو وەختە یەک دنیا ڕەخنەوە ناخۆشی و ئینمانە بوو حەزمە کرێ سەبات مای بووم و تا زۆر پیرۆزە زۆر دڵخۆشین زۆر گۆڕانکاری کراوە ئەوە بەس بەڕاستی تا یعنی من گەیشتم بۆ قەناعەتەی هیچ شتێک باش نابێ هەموو شتێ بەرەو خراپیان ڕات. هیوادارم وانە بم و قسەکەم ڕاز نەبێ، بەڵام ئەوەی ئەیبینین و ئەوەی کە من با تایبەتی باسی هونەرەکەم هیچ هینێکم لەناو هونەری شاباسی شانۆەکەم عەقیش کایە و شوێنێکی ترم نییە، بەس بەڕاستی وەزعەکە زۆر خراپە و هیوادارین باش ببێت. هەر بەردەوام ئەڵێن هیوادارین و هیچیش نابینین. لەسەر ئەوە قساکەین کە بۆ نمونە جەنابەت وەک کەسێکی دەرهێنەر ئەوە وەزعەکە بە باشی نابینی لەسەر ئەو باڵان کەمڕیانە قساکە، بەڵام کاتێک کە تۆ قسەت ئەکرد لەگەڵ کاک محەمەد و ئەدویست پەیامەکە لێ وەرگری وتە هەموو شانۆکارە لەم ڕۆژە قسە و پەیامی خۆیە کاتە قسەی و ئەبێ پەیامی تۆ ژوور بگرین لەم ڕۆژەیە سەرکۆ بە خات و ساوێن پەیامی خۆی بڵێ منیش دوایەوەڵە باش ئەچینە لای ساوەن، بەڵام تۆ یەکەم جار پێمان من لێرۆ ئەڵێم وەکو کاکە محەمەد وتی وەکو شانۆکار هەمیشە وتومانە شانۆ یعنی ڕەخنە بۆی کە کێشەکان چارەسەر بکرێ. ئەویش وەکو دەرهێنەرێک ڕەخنەی خۆی کرد، بەس من لێرۆڵێم با هەمومان بڕۆین ئەو کلیلەمان دەرگاکان بکەینەوەی هۆڵی شانۆ بۆی جارێکی تر شانۆ بکرێتەوە و کێشە و گرفتەکان چارەسەر بێت. هیوادارین وابێ. ئێستا با بچینە لای ساوان گوێمان لە پەیامەکەی سەرکۆشەوە بوو، ئێستا تۆش بۆمان بڵێ ئەمڕۆ چی ئەڵێ وەک خاتوونێکی شانۆکار. بەڕاستی سەرەڕایەوە هەموو شتانەوە هەموو ناخۆشی و قورساییە، بەس من زۆر دڵم خۆشە بە ڕۆژی جیهانی شانۆ لەبەرەوەی هەستەکەم کە ئێمەش ڕۆژێکی تایبەتمان هەیە، ڕۆژێک هەیە کە لە جیهانە تایبەت کراوە بە شانۆ، یعنی دوای ئەو هەموو ناخۆشیە من زۆر دڵم خۆشە بەم ڕۆژە. تۆژی لێبینەڕیاناکەی کە کاک محەمەد باسی کرد بەتەکید یعنی بەر ئەو هەموو ناخۆشیاکەوین، بەس دوجار هەر چێژێکی تایبەتی هەیە لەبەرەوەی ئێمە خۆمان شانۆمان هەڵبژاردووە. بۆیە من شانۆ پیرۆزەکەم لە هەموو شانۆکاران و لە هەموو ئەو بینەرانەی کە بینەری شانۆن هەموو کات لەگەڵ ئێمەیان و لەو شانۆکارانی پیرۆزەکەم کە لێرە و لە دەروی وڵاتی هێشتا شانۆی کوردی لە دەروی وڵات پێشکەشەکەن و زیندوویەکەنەوانە. بۆیە من زۆر دڵخۆشم بەم ڕۆژە و دووبارە شانۆ لە هەمووتان پیرۆز بێ. سپاس. کاک محەمەد جا ئێستا کاتی ئەوەیە پێ ئەەکەنی پێمان بڵێ ئەو پێکەنینە چییە؟ ئەو پێکەنینە قسەی ئەوە تا کاتە ئەو بەرنامە
لە لای جەناب تا پێمان بڵێ ئەم کەم و کوڕیانە چییە لە شانۆیە کە پێویستی بە چارەسەر هەیە؟ ڕاستی بڵێم کێشەکە کێشەی فراغی ئیداری، کێشەی فراغی سیستم، کێشەی فراغی پرۆگرام سازیە بۆ شانۆ لەم شارەیە. یعنی معقول نییە شارێک شاری شانۆ بێ پێشتر لە ساڵانی پێشووترە هەر هیچ نەبووە ساڵانە فیسیڤالێکی تیاکرا یان ئەگەر فیسیڤالێکی دوانی تیانەکرا دانەیەکی هەرتیاکرا. ئێستا ناو شاری سلێمانی بەڕاستی پەراوێزکراوە و ئایا ئەمە بەدەسە یان ئەمە لە فراغی ئیداریەوە هەیە کە ئەوانەی لە ناو وەزارەت و لە ناو ئەو شوێنانەیان کە بۆ ناو شاری سلێمانی باسەکەم یعنی کێشیان هەیە لەگەڵ ئەم شارە یان هەر شتێکە من لەوە سەردەڕاکەم، بەڵام معقول نییە لە ناو شاری سلێمانیە کە ساڵانە هەموو ساڵێک لەسەر توانا و تاقە و گیرفانی شانۆکار خۆی ئیشکراوە. معقول نییە هەموو ساڵێک شانۆ بەرەو دواوە بڕوە و ساڵانە ئەڵم دوو فیسیڤال هەبوو شتێکی وابوو ئێستا ئەوانەش نەما بێت و ئەم فیسیڤالانە دابەش کرابێ بەسەر شارەکانی ترە. یعنی ئەمە کێشەی گەورەیە. من ناڵم با شارەکانی تر شارۆچکەکانی تر شانۆیانتیانە بێ فیسیڤاڵیانتیانە بێ ئەم شتانە حەزەکەم هەموو شوێنە شانویتیا بێ، بەڵام باسی شاری سلێمانیەکەم کە بەڕاستی معقول نییە لە ناو شاری سلێمانیە فیسیڤالێکی شانۆ نەبێت و لە ڕۆژێکی وایە تەنها عەرزێک دوو عەرزی شانۆییمان هەبێت. ئەمە کێشەی گەورەیە. کێشەی گەورەی تری ئەم شارە لەوەیە کە بەس لە 27 سێە بیبیری شانۆکەوێتەوە. واز لەوە بێنە وەکو بودجە و تەرخانکردنی پارە بۆ شانۆ هیچ حساباتێکی بۆ ناکرێ، هیچ گرنگیەکی پێ نادرێ، وەکو ئەڵم بە تەنها لە 27 سێە بیریانەکەوێتەوە کۆمەڵێک پارە سەرفکەن بۆ ئەو ستافەکان، بۆ مخریجەکان، بۆ هەتا بۆ گروپەکانیش. ئەمانە کێشەی گەورەن بەڕاستی. یعنی ئەم لایەنی ئیداری ئەم شارە بەڕاستی پێویستی بەوەیە بەوەش خۆیان بێتەوە، چونکە ئەم شارە شاری هونەرە، پێشەوەی شاری سیاست بێ شاری هونەرە. تکایە بە یەک تۆز بەوەش خۆمانە بینەوە ئەم وەزع تۆزێک یعنی باوەڕتان بێ وەکو شانۆکار واز لەوە بێنە خەڵک ئەمەلی زۆر زۆرکەم بۆتەوە. من باسیەوە ناکەم چکە ئێمە بەشێکینەوە و ئێمە لە سێر چاین بەردەوام مامانەوەی سێری دەوروبەرەکاکەین، سێری کۆمەلگاکاکەین، بزانین چی هەیە و چی نییە، چکەوە ئیشی ئێمەیە. بەڵام ئێمە وەکو شانۆکار وەکو هونەرمەند هیلاکی هەناسەمان نەماوە. یعنی ئەگەر هەناسەیەک دروست نەبێ یا بێم ئەم شار و وڵاتە بەجێ بێڵین یان نازانی چی بکەیت. ناکرێت تۆ من تەمەنێکە حتمما منە بڕۆن لەو هونەرمەندانەی پێش خۆمان پرسنەوانی کە هەموو بە ئەزمون و بەوەن بڕۆ لێیان پرسم زانە چەند هیلاکەن. من بەرکەوتنم هەیە لەگەڵیانە هەموو خەڵکی گەورە هەموو هونەرمەندی زۆر باش، بەڵام بڕۆ یەک لەحزەدانی شە لەگەڵیانە بزانە چەند هیلاکەن. لەم ماوەی ئەخیرە مامۆستا عەبدولی حەمەد جوان وتی وازێنانی خۆم لە هونەر و لە شانۆ و لە سینەما و لە هەموو شتێک ڕاگەێنم. ئەمە لە کۆیەت کە هونەرمەندێکی بەو ئەزمونە بەو توانایەوە بگات بەو قەنەعەتی بڵێ من واز لە هونەر و لە شانۆیەنم، واز لە سینەمایەنم. ئەمانە هەمووی هۆکاری خۆی هەیە. هیوادارم لایانی بەرپرسی ئەم شارە یەک تۆز لەو بابەتانە بکۆڵمەوە بزان ئەم هۆکارانە چی ئێمە ئاوا هیلاک و خۆی ئەوەی کە گرنگی شەکە ڕۆژێکی چیانی تەرخانەکرێ وەکو زەنجێک وایە. یعنی ئێستا ئەم داخانەی کاک محەمەد هەڵی ڕێژێ پێکمان ئەمە گرفتی نەک ئەم چەندەها هاوڕێ وەکو ئەمە وەکو دەرهێنەر کە ئەم گرفتیان هەیە کە دەستێنەی کارێکی شانۆیی بەڕاستی ئەمەنە کارەکان لێ قورسەکەن ئەو کەسە خۆشی لێ خۆی بێزارە بێت. یعنی هەمووشی هەر لە بوجۆ بیگرە هەتا هۆڵ و هەتا وەکو پێداویستەکان و ئیتر چۆن بتوانیت تۆ پێشەش ئەکتەر بەیەکۆ کۆ بکەیتەوە. ئەمانە هیواداریم گاتە شوێنی خۆی و من پێم خۆشەکە ئاوا بۆ شێوەیە تۆ من یەک نمونەی بچووکەیەمەوە کە لەم شارەیە ڕوویە هەر لە ماوەی پێشوەیە دوو شانۆیمانە بوو. شانۆیەک دو ڕۆژەکانی بابلۆ کە دەنگانەوەیکی گەورەی هەبوو و خەڵکێکی زۆر بینەری بوو. من زۆر دڵخۆش بووم پێی بەڕاستی. ئەوە یەکەم هەنگاوە کەوا بێت کە بتوانێت شانۆکار لەسەر پێی خۆی وە پرۆدیوسەرێک بێتە ناو بتوانێت بەرهەمێکی شانۆیی بەرهەم بێنێت. ئەمە شتێکی زۆر باشە. بەڵام هەر ئەو شانۆیە بەهۆی خەلەلی ئیداری بەهۆی کێشەوە وای لێکراکە ئەو شانۆیە لە
کۆتایی پێبێت و لە شوێنێکی ترەوە دیسانەوە دەست پێ بکەنەوە ئەمە لەکوێ ئەم خەلەل لەکوێ دروستە بێ یەکەم ئێمە خەلەلی هۆڵمان هەیە یعنی معقول نییە هەموو شانۆکاری سلێمانی چاوی لە هۆڵی ڕۆشنبیری بە بۆی عەرزێکە کات ئەمە خەلەلی گەورەیە بەڕاستی تۆ ناکرێ شارێکی گەورە تەنها یەک هۆڵی شانۆیی هەبێت کە بتوانێت شانۆکار پشتی پێ ببەسێت و هۆڵێک بێ کە هەستی پێ بکەی ئەم هۆڵە بۆ شانەوە بێت ئەمانە خەلەلن بەڕاستی ئەگەر ئەم شتانە چارەسەر نەکرێت زۆر بەرەو شوێنی زۆر خراپترە ڕووین بەڕاستی خۆ منە ناڵێم ئەو بەڕێزەی تریش کە مخریج بووە و لەم ویستێتی بۆ 23 پرۆڤە بکات و لمایشی هەبێ لەو هۆڵەیە حەقی خۆیەتی و ئەبێ وەکو لایانی ئیداری کە ئەو پێشتر ئەو هۆڵەی حەجز کردووە حەقی خۆیەتی ئەمەی کردووە بەڵام کێشەکە لەکوێیە من باسی واکەم ئەم خەلەلانە لەکوێ دروستە بێ کە ئێمە مشکلی ئیداریمان هەیە لایانی ئیداری ئەوانەی بەرپرسن لەم شارە وەکو باسی ڕۆشنبیریەکەم لە وەزارەتەوە لە بەڕێز جێگری بڵین وەزیر سەرۆک وەزیران نووسنگەیەکی هەیە هەتا ئەویش بە چالاکی نەهاتۆتە ناوە مەمە زۆر دڵما پێی خۆش بوومان مادام جێگری سەرۆک وەزیران نووسنگەیەکی کولتوری و هوەریە کاتۆ لە ناو شاری سلێمانی ئەمە شتێکی زۆر زۆر گرنگە و هەواڵێکی زۆر زۆر باش بوو و هیوادارم ئەو چاوەڕوانی کە هەمانە بگات بۆ شێوازە بەڵام تا ئێستا ئەوی کەی بینین هیچ گۆڕانکاریکی ئۆتۆمان نەبینین جا کاک محەمەد ئێستا من تۆ سێ هیوامان بەرێ باش ئەوە تەواوی تر خۆی هەڕەش خۆی ئێستا منێک وەک بینەر کاتێکە چمە هۆڵێکی شانەوە لانەیە یەک دنیا ناڕزاییم هەبێت لەو بارودۆخی کە لە هۆڵەکەیە هەیە نە لە کارەکان بۆ نمونە ئەوەی کە شێوازی کورسیەکان و گەرمی و ساردی ناو هۆڵەکان و ستاندارد بوونەکەی چ بگا بەوەی کە مەبەست چ بگا بەوەی کە ئەکتەرێک یا دەرهێنەرێک چەند مانگ لەوێ پرۆڤاکە یا نمایش ئەکا ئەو ئەبێ بارودۆخیش چی بێت ئەبێت چەندە قسە لە دڵیا کۆ ببێتەوە جا ئێستا با بڕێنە لای ساوان گوێت لە قسەکانی کاک محەمەد بوو ئەگەر لە درێژەی قسەکانی کاک محەمەد و هەروەها وەک خاتوونێکی شانۆکار چون قسەی ئێوەش جیاوازترە لانێ ئێوە کۆمەڵێک ئاستانی شیشتان هەبێت لەبەر ڕەگەزەکە تۆ قسەی دڵت چییە ئەوە ئێمە گوێ لە قسەی تۆشەکە ئێستاە قسەی دڵی من بەس بە قسەی سەرکۆباتە زە هیواشی وەڵام من هیوا بەخشە بم لەبەرەی من وەکو ئافرەتێک ینی زۆر دڵم خۆشە لە بەرەی لەو کاتوی کە چوومەتە پەیمانگەی هوەرە جوانەکان لەو کاتوی کە دەسم کردووە بە هوەر جگەلەوەی کە ناڕەحەتیمان لە کاتی پرۆڤە بینیوە ئەوەی کە ئیش بۆ نمونە دو ئاخرێ لەوەی کە هۆڵ نییە لەوەی کە شوێنی پرۆڤە نییە لەوەی کە بودجەیەکی باش نییە کە تۆ ئیشێکی باش پێشکەش بکەی ئەوەی کە خۆت ئەتەوێت بەس دڵم خۆشە لەبەرەوەی هیچ هینێکی وا بۆ دروست نەبوو کە بڵێم نەخێر ئەبێ بکشێمەوە دواوە هەرچەنە ئەم کێشانە زۆر زۆرە بەڵام بەڕاستی من لە کۆتەی لە ناو فەنام لەگەڵ کاکە حەمە و بەرجدیەکان کەوتم بۆیە ئەگەر قورساییشمان هاتوێتە سەر ئەوان بەڕاستی بۆ پەڕی هیواوە ینی چارەسەریان کردووە ینی هاوبەشتان هەبووە بەڵێ کاری نمایشمان هەبووە پێکۆشانۆی یعنی قورسەکە زیاتر بەڕاستی بەر ئەوانەکەوێ ینی ئەکتەر تۆزێ دوورترە ینی ڕاستە ئێمەش ئازارە چێژین بەس قورسەکە زیاتر بەڕاستی بۆ تۆ ڕێگەی ئاکتینەکەی خۆت ئەو ئاکتینەکە مرتاحترە بەلایەنەکانی مرتاحەکەی لەوەیەکە ئەویش گەرمە و سەرما بینێ ئەویش هات و چۆ و هیلاکەتی خۆی هەیە بەڵام ئەوەی کە ڕەبتی بە ئیداریاتەوەی کە من ئێستا دڵمیێتە دەرەوە کە باسیەکەم لەبەروی بەڕاستی بەری کەوتوم ئەوەیە مەسەلەکە لەبەری بەر ئەو ناکەوێت بەر من ناکەوێت ئەو شتان تقریباً دەرهێنا ڕۆڵی قەڵغانێکە بینێ بیزەبەت ینی باجەکە ئەمانە یەن بووی کە ئێمە مرتاح بین و ئێمە نمایشەکە بکەین لەسەر شانۆ ئەگینا بەڕاستی ئەو شتانە ینی بەر هەمومانەکەوێت ینی جاری وایە وامان لێ لە پرۆڤای ئەڵێن بەڕاستی جارێکی کە ناینەوە سەر مەسرح جارێکی کە نمایش ناکەینەوە یعنی بەس کە بیرەکەینەوە نابینە ڕێگەیە سێرمانکە نا ئەو حەزی کە لە خۆمانایە ئەبێ بیکەین ئەو توانایی هەمانە ئەبێ بیکەین ینی ئەوەی کە هیوامانایەتەوە هیچ شتێک نییە تەنها خۆمانین ئەیینەوە بە یەکتری ئەگناوەکوی پاڵ پشتێک هەبێت لە حکومەتە و لە وەزارەتەوە لە لایەنی هوەریەوە نا بەس مامۆستاکانی ماحەت دەرهێنەرەکان ئەکتەرەکان ئەوانین لەناو پرۆڤای هیوا ئەینەوە بە یەکتری ئەگینا هیچ شتێکی تر ئەوە زۆر گرنگاوە من لەگەڵ قسەکانی کاک محەمەدا بێگومان هەموو
ئەو کەم و کوڕیانە لەم ڕۆژەیە گرنگە بوترێ نەکەرم ڕۆژەش یانی لە زۆربەی کاتەکانە گرنگە بوترێ بەڵام من حەزەکەم یەک تۆ بچینەوە سەر بواری هوەریەکە یعنی ئەگەر هەر کەم و کوڕێکیشە بێت دڵنیام کە کەستان ناوەستن هەرکاری خۆتانەکەن بەس بینە سەر ئەوەی کە لەم ڕۆژە لەوانەیە لە زۆر شوێنی کە کۆمەڵی چالاکی جیاوازترە بێ نەک نمایشی شانۆ بۆ نمونە سمینارێکە بێت دەربارەی دەقی کوردی بۆ نمونە گفتوگۆکردن لەسەرەوەی کە تا چەند ئێمە لەسەر ئاستێکی وە شانۆمان هێناوەتە پێشەوە کە ئەم بەم شێوازە داوای خۆمانەکەین بۆی کەم و کوڕەکانمان چارەسە ئەی خۆمان چیمان کردو بۆ بینەرەکانمان ئەی پرسیارێک لای بینەرەکان دروستە بێ ئەی بۆ ئێوە تۆراون لە هۆڵەکان شانۆکانمان ئەوە ئاستێکی باشی نییە کە ئێوە نایەنەوە بۆ شانۆ تا چەند گرنگە لەم ڕۆژەیە ئەم بەشانە جیاب بکرێتەوە بەشێکی ترکە زۆر گرنگە کە ئێمە زۆر قسەی لەگەڵ شانۆی مناڵان ئەمە تا چەند گرنگە لەم ڕۆژەیە شانۆیەکە بێت باز لە شانۆی مناڵان کاو و دەقی شانۆی مناڵان چی ئەینوسێ ئاینوسەرێکی پێویستمانێ ئەم بابەتانە چەند گرنگە لەم ڕۆژەیە باس کرێت سێکە ئەم بابەتانە هەر لەم ڕۆژانە ئەم بابەتانە لە هەموو کاتێکا گرنگن بەڕاستی ئەوەی کە باسی شانۆی مناڵێک کردو ئەوە گرنگترین شت ئەوەیە کە ئێمە وا بکەین لە ناو قوتابخانەکانە لە ناو خوێندنگەکانە ئێمە شانۆمان هەبێ ئەگەر لە ناو خوێندنگەکانە شانۆمان هەبێ وردە ئەو مناڵە ئەو هەرزەکارە ئەوەی کە تەمەنێکی نییە کە بەر شانۆ کەوت کە لی تێگەیشت وردە بێ بە کولتور لە لای کێشەی بینەری ئێمە کێشەوی کە شانۆ هونەر نەبوو بە کللتور لە وڵاتەیە ئەگەڕێتەوە بۆ ئەم بابەتانە کە ئەمەیە من باسەکەمە بێ پلان و استراتیژە بێ بۆ ئەوەی کەوا بکەی هونەر لە وڵاتەیە لەسەر پێی خۆی بۆسێت و بتانی بکەی بە کللتور ئەمە یەکێکە لەو بابەتانە کە بەڕێز باسی کرد زۆر گرنگ بوو کە بەڕاستی ئەمانە زۆر گرنگن یعنی کاتێک کە مناڵێک دائەنیشێ بە دیار شانۆیەکەوە برادەرەکانی خۆی بینێ لەسەر شانۆکە حەزێکی لا دروستە بێ و ئەما بێ بە کللتور لە لای بەردەوام کە ئەمە هەموو ساڵێک یان لە ساڵێکە 2 جار 3 جار ئەمە ببینێتەوە ئەم مناڵە چێتە لاشعوریەوە وردە لەگەڵ یا گەورا بێ واز لەوە بێن لە ڕۆزە دواترێتە ئیبتیدایی دواترێتە سانەوی و ئەوانە ئەمەی هەر لەگەڵا گەورا بێ و بەردەوام شانەوە بینێ دواتر کەیەتە دەرەوە لە لای گرنگە ئاڵێ من ئەبێ لە مانگێکە شانۆیەک ببینم هیچ نەبێت لە مانگێکە باش شانۆیەک ببینم چکە بۆ بە کللتور لە لای ئەمە زۆر گرنگە پلانەکانی ترەوەی کە سیمینار و ئەوانە هەبێ هەرچەنە ئێسا هەیە وابزانام لە پەیمانگەی هونەرە جوانەکان لە 3 ڕۆژە 3 سیمیناری جیاواز هەیە کە ئەمە جێی دەستخۆشی و زۆر گرنگە بەڵام ئەمانەش هەمووی لەسە حسابی و توانە و تاقی هونەرمەند خۆی کراوە ڕاست باوەڕتان بێ یعنی من وەکووت باەک تۆز بینەوە سەر لایەنە هونەرێکە ئەمانە ئەبێت لە ڕووی ئیداری و پشگیری بکرێن با نەچینەوە سەری مەسەلەکەی ترکاوی کە ئایا بینەر بۆچی لە شانۆتۆراوە لە بەڕەئی من بینەر لە شانۆ نەتۆراوە باوەڕتان بێ ئەوەتە هەر نمونەی ئێستا کە دۆ ڕۆژەکانی بابلەوە نزیکی بە پێی ئەوانەی کە خۆیان باسییان کرد لەو بەیاننامە 14,000 بینەری هەبووە زۆر باشە ئەمە هەنگاوێکی زۆر گەورەیە ئێ بۆ بینەرمانیە کەواتە ئەمە بینەرمان هەیە کێشەکەمان کێشەی کاری شانۆییە من خۆم لە چەند ئیشم کردووە وەکو ئەکتەر و وەکو دەرهێنەریش کێشەی بینەرم نەبووم بەردەوام بینەرمان هەبووە یعنی بەردەوام هەر ئیشێکمان ئێمە پێشتر من کە لە ناوەندی شانۆی تا بووم و لە کۆڕی شانۆی باش بووم هیچ ئیشێکمان دەڕۆژ و 20 ڕۆژ و بە تایبەتی ئیشەکانی خۆم 20 ڕۆژ کەمتری نەخایەنەوە کەواتە بینەرم هەبوو بۆیە من توانیمە ئارسکەم بۆیە من توانیمە 20 ڕۆژ بەردەوام بم لە کاتی شانۆی کێشەکەمان لەوە نیە بینەرمان نیە بینەر زۆر عاقڵە ئەزانێت چی هەڵەبژێرێ بۆ ئەوەی بۆی بچێ بۆ سێری ئەوەیە مەسەلەکە کاتێ ئیشێکی خراپە بینێ ناچێتەوە بۆ سەیری من دایم لەوە ترساوم کاتێک کە ئیشێکی خراپە کرێڵم هیوادارم بینەرە ئاساییەکە بێژگە لە هونەرمەندەوەکە نێچن بۆ سەیری لەبەرۆی وان لێ نێ بڵێ من جارێکتر ناچمە بۆ سەیری شان بەردەوام ئەوە داواکاریەمە بۆ تومە تکایە خوایە کەس نەچێ بۆ سەری ئەم نەوع شانۆیانە لەبەرەوەی بەڕاستی مشکلەمان بۆ دروستەکە بەڕاستی وامان لەی تر وردە لە ئیشەکانی ئێمە ژەتۆرە نەڵێن ئێوەمانانیش ناین بۆ سەری شەکانتان لەبەرەوەی ئیشی خراپمان بینی زۆر باشە با بچنە لای ساوان
پێم خۆشە بەپێی ئەزمموی خۆت باسێکی ئەومان بۆ بکەین لە پاڵ خۆشەویستی و حەزەکەیە پێویست بە چی ئەکات بۆ ئەوەی کە تۆبی بە شانۆکارێکی باش من کۆمەڵک لە ڕاهێنانەکانی شانۆکارەکانم بینیوە بڕواکی ئەڵی جیمناستیکارن ئەوە نە جوڵەی جستە بەلایەن و گرنگ بۆ کە جستیان نەرم بێت دەرەقەتی هەموو جوڵەیەک بێن و زۆر لەسەر تۆنی دەنگیان ئیشەکان ئەم ڕاهێنانانە ئەبێ چۆن بێت تۆ هەر خۆت لە ماڵە ئەنجامی بی دەرەقەتی دیت یان نەبێت لەژێر چاودێری کەسی پسپۆڕ و با بڵێن لە بوارەکە پیر بووە بتوانێت ئەمانە فێر بیت. خۆی ئەو شتە زۆر خۆشە کەسێکی پسپۆر هەبێ ئەو شتانەوە پێ بڵێ بەس بەڕاستی لەو لایەنە شۆ بڵێن لەو لایەنە شۆ هیچ شتێکی وامان نییە ئێمە ئەگە بڵم لە پەیمانگاوە ئێمە فێری ئەو شتاکرین لە پەیمانگاوە ئیتر تۆ بۆ هەروانەیەک مامۆستای تایبەتی خۆتە هەیە بۆ جەستە مامۆستای جەستە هەیە بۆ دەن مامۆستای دەنە هەیە بۆ تەرکیز مامۆستای تەرکیزمان هەیە بۆ بیرکردنەوە چونکە تۆ کە ئیشێکی مەسرحیەکی کارکتەری وەرەگری سەرکترین شت ئەوەیە کە تۆ بێ ئەو کارکتەرە شی بکەیتەوە چی نییە بۆ لایەنی بیرکردنەوە ینی سەرکی گرنگترین شتە لەو بابەتە ڕاهێنانی دەنگمان هەیە ڕاهێنانی جەستەمان هەیە ڕاهێنانی تەرکیزمان هەیە لە مەحەد فێری ئەم شتانە ئەکرێت فێرتەکەن کە چۆن بیکەی و دوای ئەوە کاگەڕیتەوە ماڵەوە ئێستا من کە بمێ بچمە ئیشێکەوە هەست بکەم کە دڵم باش نییە لە یوتوبەوە ڕاستێکەی ئەینوسم و سێرچی بۆ کەم و تەمرینەکانەکەم ینی ئەبێ خۆتی خۆ دروست بکەی بەڕاستی لە وڵاتە ینی هەرکە پەیمانگە و تاو کرد ئیتر هیچ کەسە حەقی تۆی نییە هیچ شوێنێک نییە ینی من دایم ئەڵێم خۆزگە لە دوای پەیمانگاوە شوێنێکی تر هەبووە کە ئەو کەسانی کە پیشیان ئەکتەرە ڕۆژانە بچوونایە خۆ ناکرێتەوە بەدەر لە پەیمانگاکان نەخێر ینی وەرکشۆپمان هەیە ئەو کەسانی کە لە ئەوروپا ئەگەڕێنەوانێ ینی بەشداری ئەو شتاناکەین بەڵام ئەو شتە لەوانەیە ساڵی جارێ 2 ساڵ جارێ ئەو شتە ڕووبات مەرجەشەکەوێتەوە سەر خۆت ینی زۆر کاتێمە و تومانە 20 کەس لە پۆلێکای نەگەر هەمومان ببین بە شانۆکارێکی بینەرما بێت لە هەموو ساڵێکیشا چۆن کەسێک بە پەنجەی دەسە ژمێرن کامێنەوە لە بوارەکەیە بۆی کە بتوان درێژە بە کارەکە بن بینیشمانە زۆرینەی کە ئیتر کارنامەی دەرچوو وەرەگرێت هەرێکەی تر بۆ خۆی ئەڕوات بە لایەنێکی کەیە من پێم خۆش بوو باسی خاڵێکی کە بکەین بە تایبەتی لەم وەسەتەی ئێستاە کە بە تۆش و بە هەمویانەوە بە هەمومانەوە زۆرینەمان دوای پەیمانگا بووین بە مامۆستایە لەم خوێندنگایەک ئیتر لە دەرەوەی شار بیاخ و لە ناوەی شار بێت ئەمە تا چەند گرنگاگەر نەماتوانی شانۆ بکەین ئەو پەیامی کە پێمانە فێر بووین وەکو چاوەن باسیەکە لە پەیمانگا با لە ناو خوێندنگاکەمانە ڕنگدانەوەمانە بێ ئەمە تا چەند کاریگەری هەیە زۆر گرنگە بەڕاستی یەک دوو پرسیاری زۆر باش کرد ئەمە بۆ پرسیارەکانی هاوپیشان ئێوە لە دەردی یەک باشتر تێگەڵەیە مەسەل ناوەی کە تۆ ژوتە ئەوەی کە باسم لەوە نیە بەڵام ماڵم پرسیارەکانی باژوو مەبەسم لە چیە ئەمە زۆر گرنگە کە مشکلەکە لە چیە ئێمە لە ناو پەیمانگای هونەرە جوانەکانە خۆی ڕاستەکەی سیستمی پەیمانگای هونەرە جوانەکان بۆ دروستکردنی مامۆستایە نەک هونەرمەند یعنی ئێمە کە لەوێ ویستمانە لەوێەوە دەرچوین و بووین بە هونەرمەند لا ڕاستە مامۆستاکان هاوکاریان کردوین بەڵام لەسەر هیلاکەت و توانای خۆمان ئەو ئیشەمان کردووە گینا خۆی بەڕاستی مامۆستا دروستەکە ینی مامۆستا بەرهەمەیەنێ سیستمەکەوایە بەس ئەوە گرنگە کاتێک کە شانۆکارێک کاتێک کە شێوەکارێک کاتێک کە مۆزیسیانێک لەوێت دەرەچێ زۆر گرنگە کاتێکا بێتەوە بە مامۆستا ئەمە بگەێنێ بە تەلەبەکانی خۆی خەلەلی گەورەی ئێمە ئەلێرەیە کاتێک ئەوانیش کە تەخەڕوجەکەنەوە ئەوانیش کاچنەوە خوێندنگاکان بە هەماشی ئەوانیش ئیشی خۆیان بەباشی جێبەجێ ناکەن ئەمە کێشەکەیە بۆیە ئێمە ئێستا وەزعەکەمان ئاوای لێ هاتوو بێجگەلەوە سیستمی پەروەردە مشکلەکەمان لە چییە باوەڕتان بێ هیچ شتێک هیچ لایەنێک لەبار نییە هیچ کەسێک حساب بۆ هونەر ناکات لەم وڵاتەیە بە تایبەتیش لەم شارەیە یعنی کێشە سیستمی پەروەردەش کاتێک کە دەرسێکی هونەرە بێ بە مامۆساکاڵێ مامۆساتوە توانی وازی لە بێنی مامۆسای بیرکاری بچێ وانەیە بڵێتەوە یا مامۆسای ئینگلیزی بچێ وانەیە بڵێتەوە لە بەروی دواکەوتونەوەکوی هونەر شتێکی گرنگ نەبێ بەڕاستی ئەمە کێشەکانە ئەوانش لە چیەوە دروست بووە خۆ ئەو مدیرە بەڕێزە ئەو مامۆسایی تر ئەو کەسانی تر هەر هەمویان
لە ناو ئەم شار وڵاتەیە گەورە بوون ئەوانیش بەو مەرحەلانەیە ڕۆیشتونەتەوە کە شانۆی نەخوێندووە شانۆی بەلاوە گرنگ نەبووە هەر هوەری بەلاوە گرنگ نەبووە بۆیە ئێستا ئەوەنەی بیرکاریەکەی بەلاوە گرنگە کە من نازانم من لەی شوێنێکی ترە ئیشم بە بیرکاری نەبووە لە هەندێک جار بۆ کۆکردنەوەی یەک دوو ژمارەیشم بە بیرکاری بەڕاستی یعنی لەی شوێنێکی ترایشم پێی نەبووە تۆ چوتەتە بواری هوەرەکەەوە باش ئەکێ چێت بواری لە کێ بیرکاری بەکارێنێ لە وڵات مەگەرەوانی کە لە حساباتە ئیشەکەن و شوێنەکە مدیری حساباتەوەوانە نەگینا هیچ شوێنێکی ترەمە بەکار نایێنێ من خەمەکەم خەمی هوەرە بەڕاستی من کاتۆم قساناکەم خەمەکەم خەمی هوەرە و بەڕاستی خەمی ئەم شارەشمەم چونکە من لەم شارە گەورە بووم لە کۆڵانەکانی ئەم شارەیە گەورە بووم خەمی ئەم شارەشمە کە ئەزانم ئەگەر بەم شێوازە بڕوا هونەرمەندەکانی زۆر هیلاکن هیوادارم من دایم کورساتم بە دەرەچەیەک بینیەوە بۆی بتوانین قسەی تیا بکەین و خۆشی کورساتێکی بۆ لەو کەناڵانی زۆریشی لەسەر و بابەتانە کردووە و بەردەوام دەستخۆشیشمان هەبوو بۆی کە ئەمە زۆر گرنگە هیوادارم بەرنامەی تایبەتترتان هەبێ لەسەر ئەم بوارە یعنی هیوادارم بەس لە ڕۆژێکی وا و لە 27 سەیە بەس حساب بۆ هونەرنەکەم دواتر بچنە ناوە بزانن قەیرانەکە لەکوێوە دروستە بێ کێشەکە لەکوێوە ناوێکی قورسیشمان لەسەر شانەکەم شارە شاری ئەدەبە وە شانۆش بەشێکە لەوە دەبێت کە ئێمە بتوانین بەشێکە لەو کەلتوری ڕاستی پێڵان سەرکۆ ئەم شارە شاری ئەدەب نەبوو دواتر ناوین لێنرا شاری ئەدەب و هیوادا خۆزگەمە خوازەوە ناوەشی لێنەنرایە لە بەروی ئەم شارە شاری شانۆ بوو بەڕاستی شاری ڕۆشنبیریە شاری شانۆیە هەر بە ناوی شانۆشەوە شاری ڕۆشنبیری لێنرا و لەو کاتە شوی کە ناوێک شاری ڕۆشنبیری لێنرا ئەم شارەی تر لە کارکەوت هیچ شتێکی نەما بۆیە من بەڕاستی قەلقم لەوەی کە ئایا ئەم شارە خۆی وای لێ هات کە من قەنەعەتم نییە خۆی وای لێ هات بێ یان ئەمە دەسێکە شتێکە وای لێ کردووە کام شارە بگات بەم بە هیوای ئەوەی کە ئەرکەکە دوولایەنەیە هەر یەکێکیان وەکو لەسەروی شانۆکار یەکێکیشان لایانی پەیوەندیدارە کەم دوانە هەمان یەک بوون بێگومان هەمیشە وەکوی کە من وتم دەرگای هۆڵەکانمانەکرێتەوە و ئەتوانین لەم شارەیە جارێکی تر شانۆ زیندوو بکەینەوە پێم خۆش بووکو دوایین پرسیار بۆ خات و چاوان ڕۆڵی خانمان هەتا ئێستا تا چەند گرنگی پێدراوە لە شانۆیە کە بتوانن بە شێوەیەکی باش بێنە پێشە و کار لە شانۆیە بکەن من زۆر پێم باشە یعنی لە ئێستاە دەرفەتی شانۆ بۆ خانمان زۆرە یعنی لە پەیمانگەوە ئێستا هەر لە پەیمانگەوە سێر بکەین خانممان زۆرە کە ئەچنە پەیمانگا سەرەکەی زۆربەی پەیمانگا ئێستا پۆلەکانی پڕە لە خانمەکان ئیشە شانۆکانمان یعنی ئێستا من زۆر دڵخۆشم کە ئەتمە ئیشێکی شانۆی ئەوەنەی ئەکتەری خانمە بینم ئەکتەری کوڕ نابینم یعنی بۆیە بەڕاستی شانۆ بۆ خانمان زۆر پێشکەوتووە زۆر لە ئاستێکی زۆر باشە یعنی من دای مەڵێم شانۆ ئەگەر ژنی تیانە بێ ئافرەتی تیانە بێ شانۆیەکی زۆر بێڕۆح و بێجەستە دەرەچێ ینی هیچ ئیحساسێک و هیچ ڕۆحێکی تیانە بێ جا هەر لە کۆنەوە ینی ئەگەر سێر بکەی کارکتەری ئەکتەری کوڕ ڕۆڵی ئافرەتی بینەوە ینی ئەگەر بۆنۆە ژن کارکتەری ئافرەت ینی زەرور نەبووە بۆ مەسرحیەکان بۆ شانۆکان بێگومانەوە ڕۆڵیان نابینی بۆ ژن زۆر گرنگەکە لە ناو مەسرح و شانۆیە هەبێت دەستان خۆش بێ سپاس بۆیەوە سپاس بۆ تۆ کاکەم محەمەد جارێکی ترم ڕۆژەتان لێ پیرۆز بێ بە هیوایەوەی گفتوگۆکانمان بە هەموو گلەی و ڕخنەکانمانەوە بێتە ئەوەی کە چارەسەر بۆ کێشەکان دۆزرێتەوە بە تایبەتی هەل لە بەڕێوەبەرایەتی شانۆ دەست پێ بکاتەوە ڕۆ بۆ قۆناغەکانی سەرەوە گاوڕێ لە شانۆکار بنەوە تاوەکو ئەوەی کە لە ناخیانەیە با لەسەر مەسرە هەڵی ڕێژن نەک لە دەرەوە هەڵی ڕێژن دووبارە سپاس بۆیەوە زۆر سپاس بۆ ئەم بەرنامانەتان کە زۆر گرنگە و زۆر سپاسان.